سڵاتان لەبێ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام، من عیمران ئەمیر خۆشحاڵم لاڵقەیەکی نوێ بەرنامەی پەیامی تۆ بە دیدەنی ئێوەی خۆشەوی شاد بوومەوە. ئەمڕۆ لەژێر نمەنمەی باران و لە وەرزێکی زستاناوین و دەمهوێ بەرنمەیەکی تایبەتتان بۆ بکەم لەسەر چین و توێژێکی تایبەتی کۆمەڵگا، لەسەر چین و توێژێک گەرمای هاوین و سەرمای زستان ئەوان دەگرێتەوە و کار لەوان دەکە. ئەوانیش کارمەندانی هاتوچۆن و ئەو کەسانن کە لەناو خۆمان پیان ئەڵێ مرور، ئەو کەسانەی کە لە سەرمای زستان لایلۆنێک یان جلێکی تایبەت بەخۆیان دادەن و لە شێر بارانەکە لە خزمەتیەوەدان، ئەو کەسانەی کە بەردەوام سبەینان کاژمێر حوتی بەیانی و تاوەکو شەوان درەنگ لە خەریکن بۆ ڕێخستنی شار و خزمەتکردنی شۆفێران و تەنها ئامانجیان سەلامەتی شۆفێرانە. بۆی ئەمڕۆ دەمهەوێت لەوان پرسم ئاخۆش ژیانتان چۆنە لەگەڵ شۆفێرانی شاری هەولێر و بە تایبەت لەگەڵ شۆفێران بەگشتی لە هەرێمی کوردستان؟ چ داواکاریەکتان هەیە لە شۆفێران؟ ئاخۆ شۆفێران تا چەند دەستگرۆ و یارمەتیەوە دەدەن؟ لەوان دەپرسم شتێک لە شەقامەکان دەبێتە هۆی بێزاریتان. منم پرسیارانە و چەندین پرسیارێتە تایبەت بە کارمەندانی هاتوچۆ لەوانەکەم. منە پرسم و ێوەش بینەری بەرنمەکەمان بن، بینەری ئەم بەرنامە تایبەتەوەی من بزانە ژیانیەوان چۆنە، لەگەڵماندا بن. بەڕێز دۆکو کارمەندێکی هاتوچۆ بەیانیان سەعات چەندەوە لە سەرجادەکان و لە خزمەت هاوڵاتیاندان؟ لە هەفتی بەیانیەوە تا کێش نیوەڕۆ لەرش خۆمادا دەبین بۆ ڕێخستنی هاتوچۆ تەنزیمی سێری شەقامەکان. کاتێک بۆ ئێوە زۆر قەڵەباڵغە و ئیتر ئەو کاتانە ینی ئەرکتان قورسترا؟ کاتی داوامەکان کە دەست پێ دەکەم لە پێشی هەشت تاکو نۆنی و قەڵەباڵغەش زۆر مالەسەرە. شۆفێران لەگەڵ ئێوە چۆنن؟ هاوکارتانن لە سەرجادەکان یان هیچ لە یەکتان لە شۆفێران هەیە؟ بەعزێک لە شوێرەکان ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ ناکەن و لە گلۆپی سوور دەدەن و بە تایبەتی بەکارهێنانی هۆڕین زۆر شتێک بە تایبەت بێزارتانەکە لەسەر شۆستەکان و شەقامەکان؟ بە تایبەت زۆرن و کار زۆرن. یەک لەوانە گلۆپی سوور بەکارهێنانی هۆڕین بەبێ هۆ، بەکارهێنانی مۆبایل. ڕێنماییەکانی هاتوچۆیان ئێوە کە لێرە وەستاون بۆچێ وەستاون؟ بۆ خۆتان وەستاونیان بۆ هاوڵاتیان، ینی ئەرکی ئێوە چییە؟ هەموو کەس دەزانێت کە ئەرکی ئێمە چییە؟ پاراستنی ژانی شوێر، پاراستنی وڵاتیانەکە ناو سیارن لەگەڵ شوێرەکان و داوامان هیوادارین برانی شوێر ڕێنمایەکان هاتوچۆ جێبەجێ بکەن و لە مەسلحەتی خۆیان ژانی خۆیان دەپارێزن. شۆفێران هاوکارتانن لە سەر شۆستەکان؟ بەێ تەوانە هاوکاریشمان نەبیتن ئەمەش ناتانین ئەو ئەرکە قورسە جێبەجێ بکەن. چ داواکاریەک تێ لە شۆفێران بە تایبەت لە کاتی دەوام و کاتی ئەو کاتانێک کە جادەکان زۆر قەڵەباڵغە حەز لێ چ داواکاریەکیان لێ بکەیت ئێوە کە شتێکەکەن ئێوە بێزارەکەن یان دەبێتە هۆی خەڵەباڵغی؟ ئێمە بە تاکید بێزار نابین و ماندووش نابین، بەڵام هەر شتێکە ڕووبدا زەرری خۆیان بە زەرری ژانی دەشێتەوە، بە زەرری مادی دەشێتەوە سەریان. بەڵام هیوادارین داواکان لە هەموو برانی شوێر لە ئافرەتانش بە تایبەتی ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ بکەن و ئاگاداری خۆیان من لە گلۆپی سوور چ ژانت ١٧ لە خەتەرێکە لە ئەسنای لێدانی گلۆپی سوور. باشە، ئێوە ڕۆژانە لێرە سەرپێچی دەکرێت بێگومان لە گلۆپی سوور و هەروەکەوانێ باسی کرد. ڕۆژانە چەند سەرپێچی نزیک تۆمارەکەن؟ تۆ بە تایبەت لەم بنکەیە لەم شوێنەیە چەند سەرپێچی تۆمارەکەی ڕۆژانە بە نزیکەی؟ زۆربەی سەرپێچەکانی تەنها گلۆپی سوورە، تەنها گلۆپی سوورە. بەکارهێنانی مۆبایلی شەیە بەس زۆر کەم بووە، بەکارهێنانی مۆبایل لە کاتی شوێریدا زۆر کەم بووە، یان زۆر فەرقی کرد لەگە ساڵانی پێشتر. بەڵام ئێرانە کێشەی سەرەکیمان گلۆپی سوورە. ئێوە هاوکاری خەڵکەکەن لە کاتی بە کارهێنانی مۆبایل جارێکە نەینووسنیان لەسەریەوە مەکەن بۆ شێوازە هاوکاری خەڵکەکەن لە هەموو ڕاگەیاندنەکان لە تەلەڤیزیۆن لە رادیۆن لە ڕۆژنامەکان ئاگادارکراینەوە خۆیان باش دەزانن کە دەستێکت مۆبایل و دەستێکی سوکان بێتن و دەستێشش گێڕ بێتن، هەردەم ئەوە ژان لە خەتەرت بە تاکید. دەمهوێ بەرنمەیەکی تایبەتتان بۆ بکەم لەسەر چین و توێژێکی تایبەتی کۆمەڵگا کە ئەوانیش کارمەندانی هاتوچۆن و ئەو کەسانن کە لەناو خۆمان پیان ئەڵێ مرور.
بەعزێک لە شوێرەکان ڕێمایەکانی هاتچۆ جێبەجێ ناکەن و لە گلۆپی سوور دەدەن و بە تایبەتی بەکارێنانی هۆڕین ڕۆژ تا ڕۆژ فەرق دەکا چەند ڕۆژانی هەینی ڕۆژانی شەممە مخالفەمان کەمترە لێرە بەس ڕۆژانی دەوام غەرامە زۆرترە مخالفە زۆرە ئێستا و کاتی بەرەو زستانە هەمومان سەرمانەمانە بێ بە تایبەت وەختی بارانان ناخۆشە بارانە و سایقیش گوێڕایان نییە ئەو مخالفاتانەی دو ساید ڕدەگرن یانیش جامڕەشن یان بێ تابلۆنە ئیزرات لەگەڵ سەران زۆر ناخۆشە ئەمە ئەو ئامارانە دەبیستین بەداخەوە تەبعاان خاستان لە خەت خارجیەکان بەس دڵنیان دەکەینەوە ئەگەر پابند بن بە هێماکانی هاتوچۆ ئەو ڕووداوانە کەم دەبێتەوە حساب لەبوو کەس ناکەن لەبەرچی بۆی تەمەشا دەکەی هەموو کوڕە مەسوولە هەیە دەورەماندا غەرامەشی دەکەی بە غەرامە هیچ مشکلەی نییە لەوەی پارەی زۆرە کە پارەی زۆربی گوێ لە غەرامەی ناکەی تۆ ئێستا بینم لە ترافیکی ئیسکان وەستاوی خەریکی ڕخستنیام سیارانە بووی کاژمێر بەیانیان کاژمێر چەند لێرە ئامادە بیت زەبەت لێرەی حوتی بەیانی تایەکی نیوەڕۆ دوای یەکی نیوەڕۆ مروریان کارمەندیان چۆ لە سەرجادەکان نامێنیان وەز بوو شتانە گۆڕێت شەفتی دووەمانەیە یەکی دێن هەتا ئێوارێ سێ شەفتمانەیە خۆمان لە بەیانی حوتی بەیانی تا 12 شەو باشە چ کاتێک زیاتر شەقامەکان قەڵەباڵغە و ئێوە زیاتر زەختان لەسرە کاتی دەوام هەشت بۆ نوۆی بەیانی 9 چارەک 9 دوای باشترا ئاسایی دەبێتەوە واتە ئەو کاتانەیەوە زیاتر ماندووە بن باشە شتێک هەیە شۆفێران بێزارتانەکەن لەسەر شەقامەکانیان دەبێتەوەی ناڕەحەتیەوە یەکەم شت لێدان لە چرای سوور گڵۆپی سوور بەکارێنانی مۆبایل سوورانەوە لە دەستی چەپ ینی شۆفێران پابندین زۆربیان باشە ئێوە کە لێرەن بۆ کوێ لێرە ئامانستانسیە لێرەکە لێرە وەستاون خزمەتی هاوڵاتیان تەنها خزمەتی هاوڵاتیان ئامانزمانە نەگەیشتن بە زەرەری ئەوانە بە هەر شێوێک ئەوان زەرەر دەکەن ئێمەش حەز ناکەین ئەوان زەرەر بکەن پابند بوون بە یاسا واتە زەرەر ناکەن باشە زۆر خەڵگەڵێ کارمەندانی هاتوچۆ خۆ تووڕاکەن ئایا ئەو تووڕەبوونەوەی ئێوە لە چییە لە بەرژەوەندی ئەوانەیان لە بەرژیۆندیوانە کە تووڕە دەبین لیان غەرامەیان بۆ دەکەین لە بەرژەندیوانە تا دووبارەی نەکەنەوە باشە ڕۆژانە تۆ چەند غەرامەیان سەرپێچی لێرە تۆمارەکەی بە دیاری کراوی ینی خودای بە دیاریکراوی نییە ڕۆژ تا ڕۆژ فەرق دەکا چەند ڕۆژانی هەینی ڕۆژانی شەممە مخالفەمان کەمترە لێرە بەس ڕۆژانی دەوام غەرامە زۆرترە مخالفە زۆرە ئێوە چیە نووسن لە ترافلایتەکانی و غەرامەیەوە چیە نووسن غەرامە لێدان لە گڵۆپی سوور بەکارێنانی مۆبایل سوورانەوە لە دەستی چەپ ئەو شتانە هاتنە سەر خەتی پەڕینەوە پشتێنی سەلامەتیان نووسن سەلامەتیش بەڵێ بەڵێ باشە چ شتێک حەزەکەی لێرەوە داوا لە هاوڵاتیان بکەیت کە بێتە زۆر هۆی بێزارکردنیەوە ژانیوانیشەکەوێتە مەترسی چ شتێک بە دیاری کراوی لەسەر شەقامەکان و لە ترافیکەکان بە تایبەت ترافیکەکان بە تایبەت کابرا وەستاون لە ترافکاییت دێن یعنی دەکەونەوە پێشیان دێنەوە پێشیان دێنەوە ناو ترافکلایت تا زووتر بگەن ئەوە زۆر بێزارمان دەکا و لێدانی لە گڵۆپ سووریش هەر یەک ئەم کردارەیە بکە خەرامەکرێت بەڵێ حتمان گرامەکەی چەندەوەی کە لە ترافیکی سووردادیان بەو شێوەیە ئەوەی لە گڵۆپی سوور بدا 40,000 دینارە ئەوەی ئەگەر بێتەوە پێش سیارە و ینی ڕێگا قەڵەباڵغ بکات 30,000 دینارە بەڵێ باشە تۆ بە هەوی نوزستان لێرەیت بەڵێ لەگەڵ گەرما و سەرما چۆنن وەڵی لێ ڕاهاتین ئەو چەند ساڵێک ئەو بۆ 14 ساڵ لێ ڕاهاتین ئێوەش سەرماتان هەبێ حتمان سەرمامان دەبێ و گەرماشمان دەبێ و عوتڵەشمان نییە ینی بەردەوام ئەمە لە دەوامین لێ ڕاهاتین لۆ خزمەتی هاوڵاتیان سەلامەت سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئێوەش تۆکو کارمەندێکی هاتوچۆ بەیانیان ساعت لێرەیت پێشەکی بەخێر بێن بەیانیان کاتژمێر 7 تا 6 ئێوارە باشە خەڵتان چۆنە بەسەر لەگەڵم سەرمای زستان وردەوردە دنیا سارە بێت و بەیانیان بە تایبەت ساردیەکی تایبەتی هەیە ئێوە خەڵتان چۆنە لەگەڵم سەرما و گەرمایی هاوین و زستان بەرێ وڵای ئێستا و کاتی بەرەو زستانە هەمومان سەرمانەمانە بێ بە تایبەت وەختی بارانان ناخۆشە بارانە و
سایقیش گوێڕایەل نییە باشە تا چەند هەزەکەی سایقانیان شۆفێران هەست بە گەرما و سەرمایەوەکەن و ڕێز و تەقدیرتان بۆ دانێن لە کاتی لێخوڕنی سیارەکان وەڵا حتممە ساغەکان بەگشتی باشن بەگشتی بەس تێدایە دەبینی مخالفەی دەکا گوێڕایەل نییە پابند نییە بە یاساکانی هاتوچۆ هیوادارم هەموو ساغەکان پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆ لەبەرەوەی ئێرە ئامان زمان کە لێرەین ئامان زمان بەرژەوەندی گشتی هەموو شوفێرەکانە بە تایبەت هەموو شوفێرەکانی کوردستان باش ینیواتە ئامانجیەوە خزمەتی خەڵکە باشە بۆ خەڵک ینی ڕێستان لێ ناگرێت بۆ شۆفێران ڕێستان لێ ناکرێت هۆکارەکەی بۆ چیە گەڕێنی تۆ بەڵێ بە تاکید سایقەیە گوێڕایەل نییە هەیە پابند نییە بە یاساکانی هاتوچۆ باشە چ شتێک لێرانە ینی لە ترافیکەکان بێزارتان نەکات شتێکی شۆفێران ئەبێتە هۆی بێزاری ئێوە ینی ئەبێتە هۆی بەتاقەتی ئێوە وەڵی لەو کاتانەی کاترافیکە سایقەیە گوێڕایەل نییە پابند نیە بە یاساکانی هاتوچۆ لە گلۆپیسۆرەدا دەبینی لەو حاڵەتە حادیسە ڕوو دەداتن تووشی مووقیفی ناخۆشە بی بەڕاستی بە تایبەت ماتۆرسکیلەکان ناگەڕێنەوە لە تراپلایتی لەو حاڵەتانە حادیسە ڕوودا حادیسە لێرە بە تایبەت دەبینم چەند شەقامێکی زۆری لەسەرش ئیسکانێکێکە لە شەقامە قەڵەواڵەخەکانی شاری هەولێر حادیسە لێرە چۆنە باشە وەڵا تا ڕادەیەک باشە بەگشتی ساقەکان باشن گوێڕایەلن بەگشتی ماتۆر سیکیلان بوونەتە هۆی بێزاریەوە لەبەرەوەی لە ترافیک ناوەستن یان بێمۆڵەتن لە سەر شەقامەکان خۆی ماتورسکیلەکان گشتی بێمۆڵەتە دوای ئەوەش پابند نییە بە یاساکانی هاتوچۆ و خۆی ماتۆرسکیل دەبی چەند مەرجێکی تێدابی دەبی خودەی ببەستی ئەو ئەوانەی ببەستیتن چۆچی ببەستی بەس ئەوەی دەبینی ماتۆرسکی لە هیچی نەبەستە ناخۆشە بەڕاستی ئەوە ناشگەڕێتەوە لە تراپلایتەکان دای ماتۆرسکی لە لێرە بینیوە خۆت بەڵێ دیتم بەێ بە تاکیت لەگەڵ سارە و سارەی گەورەواتە نەک لەگەڵ بڵێ دیتیتم ماتۆر لە تراپلایت ناگەڕێتەوە تووشی حادیسە بووە تووشی پێکدادان بووە لەو حالەتەی جاری وا هەیە ماتۆر سکیل بریندارە شفێر مەجبورە لەگەری بسە تەواری لەو حالەتانە شفێریش تووشی مووقیفی ناخۆشە بیتن زەرری گیانی لێرە بینیوە لێرە ڕوویدا بێ دامێک بیان حادیسەیەک بێتەوەی زەرری گیانی بەڵێ برینداری تێدا بووە بەڵێ باش ئێوە ئەو کات ینی هەستێکی چۆنتان هەیە کە بینن لە ترافیکەکەی ئێوە حادیسەیەکی وا ڕوەدات وەڵی پێمان ناخۆشە بەڕاستی لەبەرەوە ئێمە ئێستا لە کاتژمێر تا 6 ئێوارە لێرم بەخوای لەو سەری دەسمە ئەو سەری بەپیان دەسمە ئەو بەری بەخوای بەڕاستی وەچی حادیسەشی دەبینی برایەک تووشی حادیسە دەی بریندار دەبینی جەرگ ماژانەکە بەس ئەگەر گوێڕایەل نەبی یانی چ هیچ دەسەڵاتمان نییە عزیزی بەخێر بێن سەرچاوان ئەزیزان ئەوەی کە گوێبستی بوون ئەوە ڕاو سەرنجی کارمەندانی هاتوچۆیەکە لەسەر شەقامەکانن بە سەرما و گەرما ئێستا بەیانەکەی توە بینی دنیا زۆر ساردا بەڵام ئەوان هەر بە بێوەستان و بە بێوەچان خەریکی ڕێخستنی سیارەکانن تەنانەت ئەوەندە دڵسۆزیان بۆ کارەکان هەیە من چەند دقەیەک ڕامگرتم بۆی مقابلەیەکیان کەم کەسێکیش تریان هێنا شوێنی خۆیان بۆی کاروباریم خەڵکەیە بەڕێ بکە من هەر لەگەڵ کارمەندانی هاتوچۆ دەمێنمەوە و ڕاو سەرنجیاوانتان بۆ دەگوازمەوە سەبارەت بە شۆفێران و ئەو شتانەی دەبێتە هۆی بێزاریەوان لەگەڵمان بمێننەوە تۆ بەیانیان کاژمێر چەند داوامتان دەست پێکە وەکو کارمەندێکی هاتوچۆ بەیانیان کاتژمێر 7 دەست پێ دەکا تاکو یەک تۆ ئیشت چییە تۆم بینی لێو سیارەکە سایقیت بەڵە شوفێر باشە ئێوە ئەسوڕێنەوە لە نێو شاراوە بێگومان بەشێکی زۆری شارەکەن شتێک لە شەقامەکانە بینی تۆ کارمەندێکی هاتوچۆ ئەبێتە هۆی بێزاری بێزاریمە لەوەی دروستەبی شوفێر پابند نەبی بە ڕێنمایەکانی هاتوچۆ یان لەو شوێنانی کە ڕادەگری 2 سایدە 3 سایدە مەسەڵەن ئیشی لە چەهان شوێنی هەیە پێی وایە ئەگەر 20 مەتر بستە ئەولاتر ماندی دەبی بچی بستە دوکانەکەی بەس ئیلا دەبی لەو شوێنە ئیشی هەیە لە لێوێ ڕاگری ئەگەر 3 سایدیش بی ئەوە مەجالی بیە ئێوەکو شۆفێران ئەوانەی کە دەسوڕێنەوە ئیشتان چیە زیاتر چه ئەرکێکتان پێسپێراوە ئەرچیمە ئەوەیە لە شقامەکان سڕنەوە جەنجاڵیەکان
زوو بگەینە شوێنێک کە جەنجاڵی هەیە نێلین مخالەفاتیش ئەوانش تۆمار دەکەن ڕۆژانە. ئێوە چ مخالەفاتێک تۆمارەکەن لە وەکو شۆفێران؟ وەکو شوفێران ئەو مخالەفاتانەی جۆ سایی ڕدەگرن یانیش جامڕەشن یان بێ تابلۆنە ئیزرات لەگەڵ سایران دەکەن. ڕاستەخۆ گەرامەیەکەن یان ئەو سیارە زۆرجار ڕاگرن ئێوە؟ ژمارەکە تۆمار دەکەین یان کابرا ژمارەی ئۆتۆمبیلەکەی پێوەی بڕای دەکەین ئیزراتی لەگە دەکەین. باشە تەنها ئەوە دەبێتە هۆی بێزاری ئێوە کە کەسێک لە بۆ نمونە لە دوکانێکە شوێنی ئیشی هەیە لە شوێنێکی نایاسایی ڕایەگرێت. باشە تۆ داواکاری چیە لە هاوڵاتیان لەو کەسانەی کە لە شۆفێران لەوانەی کە بەردەوام لەسەر شەقامەکانن یان ئێوە بۆچی لەسەر شەقامەکانن دەتوانین بڵێ؟ ئێمە لە سەر شەقامەکانین ڕۆژانە هەموو کارمەندانی هاتووە بۆ خزمەتکردنی خەڵکە. باشە داواکاری چێ لەو شۆفێرانە و لەو خەڵکەیە؟ داواکارین خەڵک شوفێران هەمووی پابند من بە ڕێنمایەکانی هاتووە دوور بن لە سزادانیان کە ڕۆژانە لە سەریان تۆمار دەکرێت. شۆفێرانی شاری هەولێر بە تایبەت تا چەند دەستگرۆن و یارمەتیەوە دەدەن هاوکارتانن؟ زۆر باشن هیوادارین باشتر بن. هەزەکەی شۆفێر وردە وردە بەرەو پێش دەچێت و زیاتر ڕێنمایەکانی هاتووە ئەم ساڵ لە ساڵی پار باشتر بوو هەزەکەی ئەم شتەیە هەیەیان بەداخەوە بەرەو خراپترەچێ چۆن تۆکو شۆفێرێکە چەند ساڵە و کارمەندێکی هات و چۆش هەز بە کامەیەکەی؟ بەڵێ زۆر فەرقی هەیە ینی ساڵ بە ساڵ باشترە خەڵکە و شارتر دەبتەوە ئۆتۆمبیل زیاتر دەبی خەڵک زیاتر هادیتر و لەسەر خۆتر بە. تۆکو کارمەندێکی هاتوو چۆ ئەرکی کارمەندی هاتوو چۆ چییە؟ ئەرکیان ینی بەشێک لە شۆفێران ئەڵێن کارمەندانی هاتوو زۆر سزامانە دەن بێزارمانکەن. ئایا کارمەندانی هاتوو ئەرکیان بێزارکردنی شۆفێرانە یان چ ئەرکێکیان هەیە؟ سپاس بۆیەوە سپاس بۆ هاتنتان. ئەرچی کارمەندانی هاتووە ئەرکەشی پیرۆزە تەبعاً هەم لە ڕووی دینیەوە هەم لە ڕووی قانونیەوە ئەو کەسێک کە پابند دەبێ بە قانون بڕۆکە ملەتیمە لەگەر غەرامە ئەو شتانە ڕانەهاتوە بڕێونەرێ بەس دڵنیان دەکەینەوە کە پابندبوون بە جادە و هاتوچۆ و ئەرچی شوفێریان بەڕاستی کاراسانی بۆ ئێوە کات و بۆ هاوڵاتیانیش دەتوانین ئاسانی تەبعاً بۆ ئێمە دەکات بەس لێکوانە شتێکێ غەرامەکردن بەمانای ئەوە نایە کە ئەمە ڕقمان لە شوفێرانە غەرامەکردن دووبارە نەکردنەوەی سەرپێچیە تۆ کە غەرامەک دەکرێت لە تەماشا دەکەێت لە ئەوروپا بچووکترین غەرامە کابرا 20 یۆرۆ غەرامە دەکرێت بە شانازی وەری دەگرێت خەڵکەکە ڕاهاتووە لەگە غەرامەکردن کەواتە لێکوانە شتێکی ئاساییە شوفێرە غەرامە دەکرێت. ئێوە لە غەرامەکردن مەبەستان سزادانی شۆفێر نییە مەبەستان دووبارە نەکردنەوەیە؟ مەبەستمان لێکوانە کە غەرامە دەکرێت ئەو دەوی بەخۆی دابستەوە تەبعاً کاتێک کە غەرامە دەکرێت بەخۆ دادەچیەوە لەسەر چ غەرامەکرایمە نابی دووبارێکەوە تێدەگەی؟ باشە ئێوە هیچ کاتێک تووشی بارگژی هاتوون لەگەڵ هاوڵاتیان لەسەرەوەکە غەرامەیەکە کردبێت لەسەر پێچی خۆی تووڕەکردبێ یان ببێتە هۆی ناخۆشی لە بن نێوان کارمەندیات و هاوڵاتیان شۆفێران؟ ئەو حالەتانە هەبووە تەبعاً شوفێر تعاملی غەرامەکردنەکەی ناکاس عەسەبی دەبی بەس لێکوانە ئیشی ما ئەوە نییە قسەی ڕق و جوابدانەوەی تونند و تیژی بەرامبەر شوفێران بکەین ئەرچی مرور لێکوانە پیرۆزەکەی لەوەیدایە نە بە چەک نە بابرێن بە شێوەیەشی درڕندانە جوابی شوفێرە نادەینەوەمە لیان بدەین و هەستین ئیشی خراپیان لەگە بکەینەوە بۆ شێوە نییە ئیشی ما غەرامەیە کەواتە بەس ئەو قەڵەمەیە غەرامەیان دەکەین ئەوانیش نابی تووڕە بن بەڕاستی لێکوانە کە مرورێک لە جادە غەرامەیەکەچی دەکا وەسلەشی لۆ دەنووسی بەپێی شوێنەکە بابرێن کاکە تو شوفێری علامات لۆدانرایە ئەو علاماتە سی بڕۆ کاکە لێکوانە علاماتی چەوتە لێ ڕامۆستا یعنی ئەو علاماتانە شوفێرەکانی ما ڕانەهات و لەگەڵ علاماتانش بەڕاستی ئەوە خاڵکی گرینگە بەڕاستی دەبی هەروەستە لەسە بکەین. ئێوە غەرامات چۆن بەرزەکەنەوە لێرە کە دەنووسرێت دوای چی لێ دەکرێت هەتا غەرامەکە لەسەر کەسەکە فعلەن بنووسرێت ڕاستە خۆ یەکسەر دەنووسرێت لەسەرم کەسیان چەند ڕۆژێکی دەوێت خۆی غەرامە چۆن دەنووسرێت ئەگەر مەسەڵەن وەسڵک دەکرێت کارمەندەکانی جادەی قایدی جادەنە ئەوانە کە وەسڵەکەی دەکەن دێتەوە لایمە ئەمە بەرزی دەکەینەوە لە بۆ سەروی خۆمان لە شوێنی پێدرێن بەلدە بابرین دەستەوە بەلدەی لێوێن دەفعەکەی دەداتن و غەرامەکی بەسیتە پێم وابی غەرامەکانی جادەش ئیمە هەمووی بەسیتە شتە چیوانە زۆر نییە ئی کامیرەش ئەوەش دەستەوە سێرڤەرمان هەیە و بابرین
سەری خۆمانەیە و دەچن تۆ کارمەندێکی هاتوچۆ داواکاری چێ لە هاوڵاتیان حەز دەکەیت لە ڕێگەیان بەرنامە تایبەتەوە چ داواکاریێکیان ئاڕاستە بکەیت وەڵی ئیدی پابند بوون بە جادە و هێماکان لە هەمووی مهمترە لۆ مروری سارانە ئامار بەڕاستی ڕێژەی مردنی شوفێر بەرز بوویتەوە یعنی زۆر ناخۆشە ئەمە ئەو ئامارانە دەبیستین بەداخەوە تەبعاً خاصن لە خەتخارجیەکان بەس دڵنیان دەکەینەوە ئەگەر پابند بن بە هێماکانی هاتوچۆ ئەو ڕووداوانە کەم دەبێتەوە تەبعاً ئەگەر تەمەشا دەکەیت نووسرا شێز بڕۆی لە پاش قەتعەکەیت و دەیکەی و هەشتا دەیکەوە سەد بەرزی دەکەوە ڕووداوەکان دروست دەبن بەخۆی بەرپرسە لە گیانی خۆی تەبعاً چێمە هێمامان دانایە تو دەبێت پێ هێماکان بڕۆی چۆنە لەگەڵم سەرمایە چۆنن وازستان ئەبینین وردە زستان سار دەکاتەوەش هەل لە شەقامەکانن الحەمدوللا تا ڕادەگری ڕاتینە لە جەوەکەی ئەرچ خۆمان جێبەجێ دەکەین وەبێ کەم و کوڕی و لەگە فەسلەکان ئەمە لێ ڕاتینە ساردی و گەرمی بەسەر کەشوها دادیتن ئەمە لەگە جەوەکەی لێ ڕاتینە چەند ساڵە کارمەندیات و چۆی تقریبا 7 ساڵە بەڵێ هەمووی سەرما و گەرمای ئەو زستانەوە هاوینە بەرتۆ کەوتووە طبعا هەموو فەسلەکانم دیتەوە الحەمدوللا بەڕێک و پێچی ئەرچ خۆم جێبەجێ کردووە الحەمدوللا لەگەڵ شۆفێران چۆنن تا ڕادەک باشین بەس شۆفێران تا ڕادەک ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ ناکەن بەوە دڵتەنگ دەبین بەڕاستی هیوادارین جێبەجێ بکەن و ئێمە پێ خۆشحاڵ دەبین باش ئێوە ئەرکتان چییە لەسەر شەقامەکان تۆم بینی ماشەڵا وەبزانم چەند قاتع لە بندەستە 1 2 3 4 ئێوەیانەکان حادەتەن چوار لایە دەبی چاودێری هەر چوار لا بکەین بەڕاستی ئیدی ڕێنمای بدەینە شوفێران سێرەکە ڕێک بێخین کاتی جەنجاڵی چوارەکان بکوژێنینەوە بەدەست ڕێکی بێخین و لەدەست ئێوە شەیە کرد بتان هەوێ ینی ترافیکەکان بکوژێنەوە بۆی جەنجاڵی کەمکەنەوە بەڵێ دەبینی چوارڕیان عادەتە چوار لایە لاکان دوو لا چۆل دەبێت لایەک ئیزدحامی لەسەرا زیاتر احتیمان بەلایەکەی دەدەین و تاکو قەڵەباڵغی نەمینێ کاتێک زیاتر ئیزدیحام و قەڵەباڵغی لەسەر شەقامەکان هەیە بەخۆی ڕۆژانە کاتی ساعت 8 بەیانی تاوەکو 9 بەیانی هاوڵاتیان دەچن بۆ ئەرچی داوامی فەرمی خۆیان ئەو کاتە زۆر قەڵەباڵغ دەبێت ئێمە زیاتر احتیمان بۆ کاتانە دەدەین و کاتی کۆتایی داوامیش تۆکو کارمەندێکی هاتوچۆ یان وەکو 7 ساڵ تەمەن لە نێو ئەم ئیشەیە هەست بۆ کردو ئەرکی ئێوە چییە؟ هەزەکی ئەرکی ئێوە لەسەر شەقامەکان چییە؟ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان شوفێران پیادە شوفێر خزمەتکردنی بەگشتی هاوڵاتە ڕێگاکان و ڕێخستنی سێرەکان شتێک هەیە لە شەقامەکان کاتێەوە لەسەر شەقامەکانم بێگومان بە 4 فەسڵی وەرز شتێکی دەبێت هۆی بێزاریتان شۆفێران شتێک دەکەن کە تۆکو کارمەندێکی هاتوچۆ پێی بێزارە بیت واللهی زیاتر بەچێ زۆر بێزار دەبین بە سەرپێچیکردنی شوفێران زۆر دڵگران دەبین کە شوفێر بە ئەنقەست بە حەمدی سەرپێچی دەکات زۆر پێ دڵگران دەبین دووش کاتێک حادسە ڕوو دەدا زۆر شخصی خۆم پێ دڵگران دەبم حادیسە لەم شوێنانە ڕوەدات بە تاکید چوارەکان مەحەرزە لە حادسە و ڕوودانی پێکدادانی ئۆتۆمبیل حادیسەیەکی جانی لێرە ڕوویداوە تۆ بینی بێت بە چاوی خۆت نەمدیتوە بەزە حادسەی زامدار بوون و ئەو شتانە ڕوویدا بەز جان لە دەستدان نەمدیتوە بەخۆم نەمدیتوە داواکاری چیە لە شۆفێران تۆکو کەسێک کە بەردەوام لەسەر شەقامەکانی داواکاریمان لە شوفێران برا بە ڕێزەکانمان خوشکانی بە ڕێز ئەوان شوفێری دەکەن بە شێوەی گشتی هاوکارمان بن سەرپێچی نەکەن چکە چەند سەرپێچی نەکەن ئەمە دڵخۆش دەین بەڕاستی کاک فازڵ ئێوە وەکو کارمەندانی هاتوچۆ ئەرکتان چییە نیچ ئەرکێکتان پێ سپێراوە وەکو کارمەندان وەکو یان ئێوە ئەرکێکتان بەو کەسانە سپاردووە کە لەسەر شەقامەکان دەبینی خەریکی ڕێخستنی سیارەکان ئەرکی ئەوان چییە؟ ئەرکی ئەوان وەکو بەشێک لە هاوڵاتیان دەڵێن زۆرجار دەبێتە هۆی غەرامەکردن و پارەساندن و ئایا ئەرکی کارمەندانی هاتوچۆ ئەمەیە؟ ئەرچی کارمەندانی هاتوچۆ ڕێخستنی هاتوچۆیە چاودێریکردنی شەقامەکانە جێبەجێکردنی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆیە و جێبەجێکردنی یاسای هاتوچۆیە لە بۆ سەلامەتی و گشتی طبعا کە دەڵێن لە بۆ سەلامەتی گشتی واتە سەلامەتی هەمووان شوفێر پیادەکان سەرنشینەکان بەگشتی ئەوە کە ئەرکمانە بەڵام لە کاتی جێبەجێکردنی و ئەرکە بێگومان چەندەها کێشە لە بۆمان دروست دەبێتن بەر لە هەموو شتێک کێشە تەندروستیەکان ئێمە کارمەندی هاتوچۆ لەسەر شەقامە بەزستان
سەرمای بەردەکەوێتن بە هاوین گەرمایەکە دەیسووتێنێتن لە کاتەکانی تری یعنی تۆ حسابی بکەیت کێشەی ڕەبووی لەبۆ دروست دەبێت تەنگە نەفەسی دەوالی لە بۆ دروست دەبێتن چووکە وەستان ه سعات لە یەک شوێن بە بەردەوامی تۆ کاتێک ئەرچێک دەکەی مەسەر لە بۆنمونە بە بەردەوام ئیشارە دەدەێت بۆ هاتنوچوونی ئۆتۆمبیلەکان ه سعات لە شوێنێک دەوەستی بێگومانەوە کار دەکاتە سەر دروستبوونی دەوالی جگەلەوەی ئێستا لە ناوشار خۆ دەزانی ژمارە ئۆتۆمبیلەکان نزیک لە 800,000 ئۆتۆمبیل تۆمارکرا و هەمانە لەوانێ بەدایان هزاری تریش تۆمار نەکرا و هی خەڵکی میوانە بواتە ملیۆنێک ئۆتۆمبیل لەنا ئەو شارە زوڵە دەکات بەردەوام ئەوانە کاتێک کە لەسەر شەقامەکان غازە ژهراوەکان فڕدن جا ئەوەی لە هەمووان زیاتر هەڵی دەمژێتن بێجگە لە پیادە و سەرنشین و ژفێران پۆلیسەکەی هاتچۆیە بە تایبەتی لەو شوێنانەی کە ئۆتۆمبیلەکان لێ دەوەستن یعنی سە ترافیک لایتەکان و چوارڕیانەکان کە پۆلیسی هاتچۆ لێ دەوەستێتن تۆ حسابی بکە ئەو هەموو ئۆتۆمبیلەکە دەوەستێ غازە ژاراوێکە لێ بەجدێڵێتن ئەوەی هەڵی دەبژێتەوە پۆلیسەکەی هاتچۆیە باشە تا چەند ئەو شۆفێرانە هاوکارتانن شۆفێرانی ناو هەولێریان بەگشتی شۆفێران هاوکاری کارمەندانی هاتوو چۆن بۆ ڕێخستنی سیارەکانیان لەسەر جادەکان تا چەند هاوکارتان شوفێر تا ئەو کاتە تا ئەو دەرەجەیە هاوکارتەکە تا سەرپێچێکت لە بۆ تۆمار نەکردەوە بەڵام لەگەڵ دەستپێکردنی تۆمارکردی سەرپێچەکە ئیتر گلەیەکان دەست پێ دەکاتن ناڵێتن ئەو سەرپێچەکە لە بۆمی تۆمار کردووە لەبەر ئەوەیە من هەڵەیەکم کردووە دەیەوێتن من جارێکی تر دووبارەی نەکەمەوە دەرەتن نەخێرەوە سزام داتن گیرفانم بەتاڵ دەکاتن ینی زۆر جا خەڵک ئەو گلەیە دەکات ئێوە لە بەرچی سەرپێچی تۆمار دەکەنین ئامانستان لە تۆمارکردنی سەرپێچیان غەرامە نووسین چییە؟ لە بەرچی کوشتنی مرۆڤەکان قەدەغەیە لە هەموو یاساکانی جیهان لە بەرچی تاوانکردن قەدەغێ ئێخۆ سەرپێچیش زۆرێکە لە تاوان بچووکترین زۆری تاوان پێدەن سەرپێچی هەرچەندە ئەگەرەکانی لە دوای سەرپێچەکان دەکەنەوە زۆر جار تاوانە لە بۆ نمونە ئێستا شوفێرەکە لە چرای سوور ناوەستێ لە ترافیک لایت ئەو وا تێدەگە شتێکی زۆر ئاسایی بەڵام لەوانەیە لە کاتێک کە لە چرای سوور ناوەستێ لە بۆ چەند چرکەیەک دواکەوتن کێشەیەک دروست دەکاتن لەوانەیە خۆی بە ئۆتۆمبیلێک دابچێشێتن لە بۆ نمونە خۆی بۆ پاسە بچووکە دابچێشێتن 20 تەڵەبەی تێدا بێتن سەرجەمیان ژیانیان بکەوێتە مەترسیەوە لەوانێت چەند کەسێک جانە دەست بدەن ئەوە ناکات تاوان یعنی تۆ حساب بکە لە بەرامبەرەوەی کە ئەو کەسە تاوانێکی کردووە تۆ دەبێ سەرپێچێکی لە بۆ تۆمارکەی سزای بدەیت لە بۆی دووبارەی نکاتەوە تۆ کاتێک کە زلەیەک لە کوڕێکی خۆدەیان لی خۆتی لێ تووڕە دەکەی خۆ لەبەرەوە نیە ڕقت لێ دەبێتەوە لە بۆتە کە هەڵەیەکی کردو جارشتر دووبارەی نکاتەوە پۆلیسیات سۆش بە هەمان شێوە شێوەی براگەورەیەک شێوەی باوچەکە لەسەر شەقام دەرێتە شوفێران ئەو هەڵەیە مەکەن بۆ ئەوەی تووشی کێشە و ڕووداوی هات چۆن نەبن فازڵەوە هەستان چۆنە کاتێ دەبینن حادیسەیەکیان ڕووداوێکی هات و چۆن ڕووەدا لە نێو شەقامەکانیان لە ترافیکەکان پۆلیسی هاتوچۆ تا ئەو کاتە دڵی خۆشە تا کاتێک یاساکان جێبەجێ دەکرێن تا ڕێنمایەکان جێبەجێ دەکرێن و تا ڕووداو نەکەوتەوە بەڵام کە ڕوودا دەکەوێتەوە قەنەعەتە بێ ئێمە لە هەموو کەس زیاتر پێ متاثر دەبین چونکە ئێمە جارێک نەتوینە سەر ڕووداوێک بەدەستێکی خواوەندەوە ڕوویدا بێت و بڵێ شتێکە قەزا و قەدەرە هەمووی بەهۆی هەڵەیەک و سەرپێچیەکەوە جا ئێمە کە دەڵین باش ئەو شوفێرەکە ئەو سەرپێچیە نەکردبە ئەو ڕووداوە ڕووی نەدەدا بۆچی ئەو سەرپێچیە کردووە لە بۆ نمونە ئێستا باوترین سەرپێچیەکە دەکرێتن تیژ ڕۆی کردنە ئێمە لە هەموو شەقامەکان خێراییەکانمان دیاری کردووە دەڵێن تکایە بۆ خێرایی بڕۆن ئەوە خێراییە سەلامەتەکەیە جاکە خێراییەکەش دادەکەن دەڵێن لە بۆ کەشە ئاساییەکە بەڵام شوفێرمان هەیە لە بۆ نمونەکە ئەمڕۆ بارانە یا ڕۆژێکتر بارانە تەموو مژە ئەو بدەچێت لەسەر شەقامی 6 مەتری لە خێرایی 100 دەڕواتن کاتێک کە تووشی ڕووداوی هاتووە دەبێتەوە ئێمە دەچین دەزانین ئەوە بەهۆی خێراییەوە بە یعنی پێی متاثر دەبین دەڵێن بۆچی وای کرد باش ئەگە بێت و بە 80 بڕۆیشت بە یان بە 6 بڕۆیشت بە تووشی ئەو ڕووداوە دەبوو یان بە کەمتر بڕۆیشت بە بێگومان توش دەبوو یان ئەگەر تووشیشی بووە لەوانە زیانەکان کەمتر دەبوو جایمە ئەسەف لە بۆ شتان دەخۆی باشە ئێوە داواکاریتان چێ لە شۆفێران حەزەکەی لە ڕێگەی ئەم بەرنامە تایبەتەوە چ داواکاریەکیان لێ بکەیت داواکاری ئەمەیە دەڵێن ئەگەر چ لە بۆ سەلامەتی ڕوحیان بێ چ لە بۆ سەلامەتی جیرفانەکانیان بێت پابەندی یاساکان بن هیچ کاتێک پۆلیسی هاتوو چۆ سزایان لە بۆ تۆمار ناکرێت نەگە مەسەلەکە پارە بێ هیچ کاتێک سزایان لە بۆ تۆمار ناکرێت وێنە کامیرەکانیش لە بۆیان ناگیرێتن جیرفانیان ئەزیێت ناخواتن ئەگەر ئەوان پابەندی یاساکان بن بەڵام کاتێک کە پابەندی یاساکان نەبن ئەوە بەر لەوەی سزا مادیەکەیە سزا ڕۆحیەکەشێ یعنی ئەگەر هەیە تۆ گیانت یان گیانی خەڵکانی تر بخێ مەترسیەوە ینی گەورەترین داواکاریەوەیە تەنها پابەندی ڕێنمایەکانی هاتوو چۆبن تەنها داواکاریەوە طبعا لە هەموو شتێک بمتر ئێمە چونکە هیچ ئەرچێک ترمانە تەنها نەبێت کە دەڵێن خەڵک پابەندی یاسا و ڕێنمایەکانی ئێمە بێ یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بێتن چونکە ئەرکەکەی ئێمە ئەوە شتێکی کەم نییە خۆ پابندبوون بەڵام ینی تەم سیرکە ینی ئەم داگیرە هاتوچۆیە ڕێنمای ینی داواکاریەکی ئەوەنە بچوکی هەیە تا ئێستا شۆفێران جێبەجێ ناکەن ئەخۆ ئەمە تاوان نییە ئەمە گەورەترین تاوانێکە ئێوە ینی من زیاتر لە 8 کەس 9 کەسم دواندووە لە بەرنامەکەم هەموو کەسانی لەسەر جادەکانم بەزڵن تکایە شۆفێران
ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ ئێمە هەمیشە ڕێنمایەکانی دەڵێن هاتوچۆ لە بەرژەوەندی کێدایە ئێمە هەمیشە دەڵێن تکایە هەمیشە دەڵێن تکایە لە بەرژەوەندی خودی شوفێردا بەر لە هەموو شتێک ئینجا لە بەرژەوەندی گشتیدا یعنی شوفێرە کە تووش ڕووداوە چاچۆ دەبێتەوە ئەگەر خۆی گیانی لەدەستدایە خود زامدار بوو ئەو خۆی زەرری کرد ئەگەر لە بەرامبەرەکەی پیادەیەکی شێلایەن کەسێک شێلا ئەوە بەرامبەرەکەی تووشی زیان بوو جگە لەوانە ئۆتۆمبیلەکەی تووشی زیانی مادی دەبێت جگە لەوەی مەرافقی عامە و ڕێگابانەکان تێک دەچن جگە لەوەی دەوڵەت زەرەر دەکاتن تۆ کاتێک ئۆتۆمبیلەکە چاک دەکەیتەوە ئەو پارچەیە دەگەی کە لە بۆی دێت لە وڵاتانی ترەوە بە پارەیە بە دۆلارە دەکرێت بە خێنی ئەو ملەتەیە ینی تۆ حسابی ئەوە مەکە بڵێ من تەنها تیژڕۆیی دەکەم یاخود پابندی یاساکان نەبم حسابی دوای ئەوە بکە ئێمە هەمیشە بە شوفێران دەڵێن حسابی دوای ئەو تیژڕۆیە بکە ئەگەر هەیە چ کارە ساتێکت بەسەر بێت هەر بەداخەوە لەو ماوەیە لەو ماوە کورتەدا تقریبا 2 هەفتە نابێتن 2 خێزان لە هەولێر بە کاملی دەتوانن بڵێ وێران بوون چونکە لە ڕووداوێک 2 ئامۆزات جانیان لەدەستدا کە تەمەنەکانیان نەدەگەیشتا 15 ساڵیش لە ڕووداوێشتریش 2 گەنج بە هەمان شێوە پێرێشەوە بەداخەوە لەسەر شەقامی 120 مەتری وا دیارە پێش بڕچیان کردو یاخود تیژڕۆیەکی خەیاڵی ڕۆیشتە بوون خۆیان چێشا بوو بە بەردێکی گەورە کە وەزنەکەی لەوانەیە لە تەنێک زیاترە ئەو بەردە تەسەوەر کە فڕیاندا بوو لە بۆ دووری 50 متر هەردووچیان بەداخەوە لە ڕووداوەکە جیان دەستدا واتە لە ماوەیەکی کەم 4 گەنج لەو وڵاتە کەم بووە 4 سەروەتی ئەو وڵاتە کەم بوویەوە دەمهوێ بەرنمەیەکی تایبەتتان بۆ بکەم لەسەر چین و توێژێکی تایبەتی کۆمەلگا کە ئەوانیش کارمەندانی هاتوچۆن و ئەو کەسانن کە لەناو خۆمان پیان ئەڵێ مرور. بەعزێک لە شوێرەکان ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ ناکەن و لە گلۆپی سوور دەدەن و بە تایبەتی بەکارێنانی هۆڕین ڕۆژ تا ڕۆژ فەرق دەکا چەند ڕۆژانی هەینی ڕۆژانی شەممە مخالەفەمان کەمترە لێرە بەس ڕۆژانی دەوام غەرامە زۆرترە مخالەفە زۆرە ئێستا و کاتی بەرەو زستانە هەمومان سەرمانەمانە بێ بە تایبەت وەختی بارانان ناخۆشە بارانە و سایقیش جێڕایال نییە ئەو مخالفاتانەی زۆر سای ڕدەگرن یانیش جامڕەشن یان بێ تابلۆنە ئیزرات لەگەڵ سەران زۆر ناخۆشە ئەمە ئەو ئامارانە دەبیستین بەداخەوە تەبعاً خاصن لە خەت خارجیەکان بەس دڵنیایان دەکەینەوە ئەگەر پابند بن بە هێماکانی هاتوچۆ ئەو ڕووداوانە کەم دەبێتەوە حساب لەبوو کەس ناکەن لەبەرچی بۆی تەمەشا دەکەی هەموو کوڕە مەسوولە هەیە دەورەماندا غەرامەشی دەکەی بە غەرامە هیچ مشکلەی نییە لەوەی پارەی زۆرە کە پارەی زۆربی گوێ لە غەرامەی ناگرێت. سلام علیکم چۆنی ئەحواڵە باشی دەنگ و باشە برای بەڕێزی لەگەڵ سەرما چۆنی ئەم ڕۆبارانی خوای باشە لە خوای بە زیاد بی سەرماکارت تێ دەکایەننا بەخوای ساردا ڕۆژوایە زۆر ساردە ڕۆژواشەیە زۆر باشە لە سبەینا سعات چەندەوە لێرێتەوە بەیانێ ساعت حەفت دێرم باشە ئەو کاتێک نازانم ساعت هەفتجادەکان چۆڵن قەڵەباڵغن چ کاتێک زۆر قەڵەباڵغن ئەو وەختی چۆلە جارە ساعت حەفت چۆلە بەس وەختی دەوام دادەندرێ مەخسە وەختی دەوام دەبیت ئەو وەختی قەلەباڵغا باش ئێوە کارمەندانی هاتوچۆ ئەرکتان چییە؟ وڵا ئەرچیمە لێرە خزمەتکاری ئەو خەڵکەینەمە لێرە چەند ساڵە کارمەندی هاتوچۆی؟ 25 ساڵە 25 ساڵە بەردەوام لەسەر شەقامەکان بوویتی؟ لەگەڵ شەقامەکان و سەرما و گەرما لەوانەیە زۆر باش دێ ڕاهاتبێت وڵا لێ ڕاهاتین ئێستا سەرمابی بەفربی هەر شتێک بی ئەمە لێرە تەمەشا دەکەن ئەلێرە ناو نقطەیە هیچ تێدا نییە سەرمابی گەرماوی دەوی تەحملکەین هیچ قلازی نییە 25 ساڵ تەمەەن زۆرە لەوانەیە جیلێکت بەڕێ کردبێت جیلی نوێ هاتوون و جیلی نوێ سیارەیان کڕیوەستا جیلێکی نوێ شوفێری دەکەن ئەم جیلە چۆن و تا چەند تۆ لێ ڕازی قەدیم زۆر باشتر بوو لە ئێستا جیلی ئێستا تەمەشا دەکەی هەمووی منداڵ هەمووی گەنجە ساری داژوە سەبری نییە دەڕوە حساب لەبوو کەس ناکەن لەبەرچی بۆی تەمەشا دەکەی هەموو کوڕە مەسوولە هەیە دەورەماندا غەرامەشی دەکەی بە غەرامە هیچ مشکلەی نییە لەوەی پارەی زۆرە کە پارەی زۆربی گوێ لە غەرامەی ناگرێت باشە شتێک دەبێتە هۆی بێزاریەوە لەسەر شەقامەکان بە تایبەتی خودای ئیمە ماتۆر زۆر بێزارمان دەکە ئەو ماتۆڕانەی کە دەنجی گەورەیە ماتۆڕەکان
ماتۆڕەکان لە تەرەفێک لای تێهران ناوەستن جاری وایە دەعم دەبی جاری وای سیارە لێ دەدا سایقی قوربەسەر ئێستاوا لە سایدی خۆی دەڕوا ماتۆر دێ لێرە لە سۆر ڕناوەست سەر دەڕوا هیچ ڕووداوی هاتسۆت بینیە لێرە ماتۆڕی یەک جار ماتۆڕەکە لێرە سیارەك بە سایدی خۆی دەڕۆیی ماتۆڕەکە سووری بوو لێرە خۆی بە سیارەکەی دادا ئەلە ڕوکنەی خۆی بە سیارەکەی دادا چوومە لای کابرای ساحب سیارێ دەیگوت کاکە چ دەوێ ئازرم چ دەوێت لە خزمەت ئامت چوومە لای گوت کاکە لۆ دەری لە خزمەتم ئەتوم خالفنی ماتۆڕەکە مخالفە وڵا گوتێ کابرای چ دەوێ سایقی ماتۆڕەکەی چی لات بوو هیچ لێ نهاتبوو بەس بڕێک دەشەلی گوتی چ دەوێ گوتی کاکە 10,000 دێ و بڕۆ خوافیز بوو گوتی ساق سیارەکەی 10,000 دایە کابرا سواری ماتۆڕی بەرای لێ نەبوو ئارێ بە قورعان بەرای لێ نەبوو ڕۆیشت کابرا گوتی وەڵی مەمنونی ئەو خوایمە بەرایەک بە 10,000 لە کۆرمتەوە ئەرێ بە قورعان سایقان لە مانتۆڕان وەبزەم ساقسارەکان لە مانتۆڕان زۆر دەترسێ بەخوای لەوەی دەترسێ ساق ماتۆڕێ ئێستا تەمەشارەکە ئەو تەرەف لایتە بەناو سیارەدا دێ و دەچوو ڕاست من لێ دەنێ دەڕوا ماتۆڕ سیگیلەکان بە تایبەت ئێوەیان بێزار کردووە وەڵی بێزاری لە ماتۆڕی بڕۆ ئێستا دایرەی مرور تەمەشاکە دایری کۆن سڕی کەرکک لەوانێ 2000 ماتۆڕی لێبی گیرایە بەڵام کاکە هەر دێ ماتۆڕ دێ باشە سەرپێتی هاوڵاتیان چۆنە سەرپێتی شۆفێران لە ترافیکی سۆرە دەن نادەن بە خودای ئێستا زۆر باشە ئەرێ وەڵی زۆر باشە چکە ئەگەر کابرا ناوێری ئەگەر لە سۆری بدا احتیمالە تووشی دەعمبی تووشی ڕووداوی یان لەوەی دەترسێ مرور ڕقەمی بنووسی غەرامەی بکە لە غەرامەی زۆر دەترسێ خەڵکەکە چی ئێوە چی ئێوە بەس غەرامە قەلەم و قاقەزە ئەرێ وەڵا ڕۆژانە تۆ لەسەر ئەم شقامەیە ئێستر ئەمە یەکێکە لە شقامە باوەکان و یەکشون لە شقامە قەڵەواڵەکان 6 مەتری چەند غەرامە تۆمارەکەیت بەخوای زۆر بەکەمیەوە زۆر بەکەمی دەزانین خەڵک نانووسیان خەڵک بەخۆی غەرامەی ناکەین دەنووسین زۆر دەنووسین بەڵام خەڵکەکە لەوەی دەترسێ زۆر غەرامە بکرێ و غەرامەی زۆر بێتە سەری لەو ترسی ناوێت مخالفەی بکە ئێوە چەند جۆرە غەرامەتان هەیە لێرە وڵامە غەرامە هەیە ئێستا کابرا هەیە پەردەی پێوەیە کابرای جامی ڕەشە کابرا لە تەرەف لایەتی دەدا کابرا دێ بە عەکس دێ ئەوانە هەر یەکە و غەرامەی خۆی یەکە و سەرپێچ خۆی هەیە باشە لە کۆتایەکەی دەتەوێت داواکارێک لە هاوڵاتیان بکەیت وڵاهی داواکاریم لە هاوڵاتیان ئەوەیە کو ئەمە بەسەرەن هاوکاری وانین هاوکاریان دەکەین و هەرچی ئەوان داواکارێکیان هەبی دایرەی مرور لە بۆیان جێبەجێ دەکا زەمەش داواکاریمان ئەوەیە کو دایرەی مرور هەر داواکارێکیان هەبی ئەوانە هاوڵاتیان لەوان جێبەجێ دەکرێت هاوڵاتیانش ئەوە داواکاریمە جێبەجێ بکەن خۆش بێ سپاس دەکەم خۆشەویستان ئەوەی کە دەیبینن ئەم پیاوەیە 25 ساڵە لەسەر شەقامەکانی شاری هەولێر خەریکی ڕێخستنی سیارەکانە ئەمەی کە بیستانەوە بەشێک لە کارمەندانی هاتوچۆیان دەتوانین مرورەکان بێکە ئەوەی کە من پرسییم هیچیان کەمتر لە 5 ساڵ نەبوو تەمەنیان لەسەر شەقامەکان باشە کە ئەوان 5 ساڵ بێ بە سەرما و گەرما کەمڕۆ ئەبینین ئەم ساڵ زستانێکی سارد چاوەڕێمانە و هاوینێکی گەرمیان بەڕێ کردیا ئایا شایستەیەوە نین ڕێزیان لێ بگرین ئایا شایستەیەوە نین ئێمە بە گوێی قسەکانیان و فەرمایشتەکانیان بکەین ئەختخواکی چۆن ویژدانە قبول دەکات لە کەسێک کە 25 ساڵە خزمەتی ئەم شارەی کردو و خزمەتی شۆفێران و خزمەتی شەقامەکانی کردووە خۆتی لێ تووڕە بکەی یان سەرپێچیەک بکەیت ئەزیزانم دیارە بچووکترین داواکاریەوان و لەگەڵەوانەی دواندم ئێوە گوێبستیان بوون و بەشێک لە دواوەی کامێرا بچووکترین داواکاری ئەوانەوەیە تکایە پابندی ڕێنماییەکانی هاتوچۆ بن ڕێنمایەکانی هاتوچۆ هیچی لە بەرژەوەندیەواندانین بڕۆکە ئەم پیاوەیە کە لێرەیە بڕوا ناکەم ڕۆژێک سیارەی خۆی بەوا کێشا بێ بەڵام خۆی بە شۆفێرێکی تر کێشاوە ئەو جەرگی ژانەکە ڕێنمایەکانی هاتوچۆ لە خزمەت شۆفێراندایە بۆیە داواکاریەوانەوەیە تخواکی جانی خۆتان بپارێزن و ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ بکەن بۆیە زیزان من بەم ئەندازە گەشتمە کۆتایی ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆ لە کۆتاییدا دەڵێن شۆفێران خواکەی ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ بکەن بەم ئەندازەیە خواحافیزیتان لێەکەین و هیوامەن وایە بەرنامەیەم جارەمان ببێتە جێگای ڕەزامەندیەوەی عزیز تا ئەڵقەیەک تر و بەرنامەیەکی تر سڵاوڕێزی عیمرانی پێشکەشکار و متەڵب خۆشەویم سەوەڕمتان لێبێ تا ئەڵقەیەک تر بە دیداریەوە خۆشەویست شادەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ